ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە پێنجی پێنجە هەموو ساڵێک لەم ڕۆژە یادی مامانەکان دەکەین. ئێمە دائیمەن ئاماژەمان پێ کردووە مامانەکان ئەو کەسن کە خۆشی ئەدەن بە دایکەکە یەکەم جار کە دایکەکە دێ ئەو مامانە منداڵەکە داتە دەست دایکە و ئازارەکەی کەم ئەکاتەوە و چاودێری دایکەکە کات چی لە پێشی لە دایک بوون و چی لە پاشی لە دایک بوون. ئێمە پیرۆزبایەکی گەرمیان لێ ئەەکەین و دووبارە سپاستانەکەین و ئێمە داواکارین بەڕاستی ئێمە بە داواکاری دائەنەم زیاتر پەرەی پێ بدەن و زیاتر ئیتیمان بە مامانەکان بدەن و دامەزراندنیان بۆ بکەن و چکە زۆر پێویستمان پێ ئێمە نەخۆشخانەی ئەتایی ئیماراتی تازە کراوەتەوە نوێیە زۆر پێویستمان بە مامانە بە میتوایفەکانە بە مامانە یعنی دامەزرێن دەورەیان بۆ بکەنەوە بەڕاستی زۆر پێویستە و دووبارە پیرۆزبایان یەکەم دەستی